يا الله يا دایم بەناوی خوا و ئێوارە و هەموو کاتێکتان باش بیدەرانی بەڕازی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامەکەی خۆتان کەوان تاکەوان بڕێک لە خانمان ئێستا هیلاک و بڕێک لە پیاوان خەریکن پشۆ دەن و ئێمەش بەناشکرینێمە بە پەلەپەل دوو تیکەنانمان خوارد بۆی کە دوا ئەڵقەی ئەم ساڵی ڕەمەزانی کەوان تاکەوان لە خزمەتتانە عرض بکەین وەک سەروەری مرۆڤایەتی فەرموویەتی لەگەڵ بینینی کەوانی یەکەما دەست بکەن بە ڕۆژوگرتن لەگەڵ بینینەوەی کەوانەکە دووبارە ڕۆژەکانتان بشکێن و دەست بکەن بە جەژنکردن ئەم شوخوار بێ سەعات دە مانگی تازە لە دایکە بێت و سبەینە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە لە ماوەی 30 ڕۆژی ڕابردووە هەوڵمانداوە لە نێوانی ئەم دوو کەوانەیە ئەدەب و ڕێز و خۆشەویستیتان پێشکەش بکەین دانەخان سوپاس کە هاتیتەوە. بۆ تۆ دکتۆر سڵاو لێبێت سڵاو لە بینەرەکانمان هەمیشە نزای ئەومان کردووە کە نوێژ و ڕۆژ و تاعاتی هەموو مسلمانان ئینشاءالله قبول بوو بێ هاتنی جەژنی ڕەمەزان لە تەواوی مسلمانان و لە بینەرەکانمان پیرۆز دەکەین. وەگەوەی دکتۆر وتی بەڕاستی خانمان ئێمە ئەمڕۆ زۆر هیلاکین خەریکی کاری ناوماڵ و منداڵ و لەگەڵ ئەوەش ئامادەکردنی بەرنامە و من هەر زۆر بەپەلە دکتۆر نانم خوارد بەتەمام وەڵاهی مۆزوعی جلی کوردیش بەتەمای جلی کوردی نەبووین نازانم ئەم پێشنیارە چی بوو تۆ کردن داوای ئەوە کرد کە بە جلی کوردیەوە بینە بەرنامەوە من بە ناچاری گەڕامەوە بۆ ماڵەوە لە چۆ تاشو وەڵاهی لە کورساتەوە گەڕامەوە بۆ قولەرەیسی و گەڕامەوە بە کورسات بەسەلام چەندێکە پێش تقریبا لە ڕێگە نزیکی سەعاتێکم پێچوو لە بەرەوەی ئێوارە بوو و جادە قەرە باڵغ بوو و لەو مەسافێش هەکەمێک دوعای خێرم بۆ کردی چونکە ئەزانی ئەڵێن عەسری دوایە ڕۆژی ڕەمەزان زۆر مبارەک و هەموو دوعاکی تیاژیرە ئەجابش بە درێژایی ئەوێ سوپاسم بکەی لەبەرەوەی کە لەو ڕێگایە هەرچی دوعاکت بۆ خۆت و ماڵ و مناڵت کردووە گیرا بووە یعنی قەرزار باریش دەچیت باڵێ بێگوبا سپاس دەکەم سپاس بۆ ئەو کاتێک کە بۆ منت گەڕاندەوە بۆی بتوانم لەو ڕێگەیە دوعای ئەی لەکوێ لێرە بوویتە لە کافتریا دائنیشتی خەریکی قسەی دنیای بوو تۆ لەو ڕێگایە زیکری خوا و گوێگرتن لە قورئان و ئەیزانم بەڵام ئێمە دوو هاوڕێی تریشمان لەگەڵە کە بە درێژایی مانگی ڕەمەزان لە بەرنامەی کەوان تاکەوان کاکە ڕانکۆ و دکتۆر بیلال لەگەڵمان بوون بەڵام ئانیش هەر بەزمی جلە کوردیەکەیان هەیە لەبەرەوەی چاوەڕێ بوون دکتۆر هەڵگورد شتیان بۆ بێنێ بەڵام دکتۆر هەڵگورد خۆی لەگەڵ بەرنامەیە هات ئەی باشە دکتۆر تۆ بۆ وادرن هاتی عادەتەن ئەڵێن ئەوانەی کە زۆر داهێنەرن لە دنیاە مەساری تاریخە گۆڕن زۆر پابند نین بە مەوعیدەوە ئاخر ئەمە بەرنامەیە یعنی حەقم سێر چوای دەرخستەوە ئەڵێ هەرچی کەسێک زۆربەی ئەوانەی کە تاریخیان گۆڕی و ئەوانەی کە مرۆڤاتیان گۆڕیوە دائما لە مەوعید تاخیر بوون بەخوا هەشت دقەش پێش دقە لە ستۆدیۆ بووم باشە بەڵام برادرانە بابزانام هێشتا برادران ئامادەن فەرموون یاخوا بەخێر بن یا الله بەخێر بن بەخێر بن سۆرشتان پیرۆز دکتۆریان بەخێر بن لە ئێوەش پیرۆز یاخوا بەخێر بن وڵای قاتەکانمان جوانە کاغڕان چاوەڕێی دکتۆر هەڵگورد بوون باسیەوە کە کات بۆی گرنگ نییە و پێویست نییە بە نەموت کاتم بۆ گرنگ لا نەخەن وتم ئەوانەی کە داهێنەرنەوە کاکڕاکۆش زۆر هەرچی ئەوانەی کە مەساری مرۆڤاتیان گۆڕیوە و داهێنەر بوون و مبدع بوون هیچیان لە مەوعیدا باش نەبوون لە مەوعیدا باش نەبوون کاتەوە لەسەر ئەمە چیتە کات گرنگە بەڵامەوە بەس لەسەرڕاستیەمە دکتۆر کاغڕانکۆ ژوای هەمان کێشتان هەیە دوای قسەی لێ بە خێرایی لەسەرەوە شتێک بڵێم مەوعیدی ساعت هەشتم هەبێ ئیلا بێ هەشت و چارەک بکەم ساعت شەشی بە ئێوارە خۆی بۆ حاضر کەم یانی 2 ساعت پێشەوە حاضر بێتم دانیشتێتم هەر هەشت و چارەکە باشە بوو من ڕەنگە چەندێک مەگەر شتێکی زۆر مەها مفاجۆ ڕیاوێ چواردە ساڵە بەرناماکەم لە کورسادێنی بەرنامەی بەیانیانیش بە تایبەت بەیانیانی تر خەوە جاری بەس بیرم نایە مەسەلەن بەهۆی خەبەر نەبوونەوە بۆی درنگ کەوتنەوە تاخیر بوو بم ئەو بۆیە بیان و نادا بە تۆ دکتۆر جارێکی چاوەڕێی جلمە بن دکتۆر هەڵگورد بۆ تامێنێ دکتۆر برادرانی کۆنتڕۆڵڵەن جلەکانیان زۆر لێ چاوەڕێی ئەوە مەبن کە جلەکە با مەسەلەی ئەم جلانە سپاسێکین بەڕاستی مادام ئازێتی یاینەوە پەلەپەلە سپاسێکین کام دوو قاتی پێبەخشین خۆشیە لە بەری یاریاوتێ بە جلی کوردیتان لە بەرابێ دکتۆر زۆر لە دڵەوە ناڵی پیرۆستان بێ ئەوە لە بەرچاوی بینەران ئادی وەری بگرن بێژەن وەری بگرە دکتۆر وەرگرە با بەدڵ بڵێ پیرۆستان بێ دوو قاتە کورد کە لە باتی جارە یاخوا هەزار جا پیرۆستان بێ سپاس دەکەین یاخوا لە خۆشیە لە بەری یاخوا پێی بچم بۆ شوێنی خۆش بەس بەو شەرتەی ئەم دوو سێ ڕۆژی جەژنیش بۆ جلۆ بێن و بڕۆن
هیچ جلێک لە دنیا بەقەر جلی کوردی جوان نییە فعلا ناجلێکی زۆر جوان یاخوا مبارەکتان بێن و سپاس دەکەین بەڕاستی کەواتە بینەران لەکوێوە لەگەڵ بینەرانکەین خوا چەندێکە کورسا جلی بۆ نەکڕیون کورسادەی کڕێ بە جلی چەندێکە بۆی نەکڕیون مانگێک جلی کوردی ما بۆ نەکرا جلی کوردی ناکرێت پێش مانگە جلیش بۆ کڕاوە ئەی بۆ هەموو بێژەرەکان نەکڕاوە ئاخر دە تۆ سیرکە تۆ حسابی خۆ من بێژەر نیمانی جلیشان بۆ نەکردو ئەچی بەکەمتر زیاترەوە نییە ئەگەر مۆزوعگە پێ مامڵە بابزانین یان سەجلتان بۆ کراوە مانگی پێشوو بەڵێ دکتۆر وڵی کەشف بوون دکتۆر وڵی مۆتۆر دەکراوە دکتۆر بیلال تۆ چی وڵی بێت تۆری ئەوەرم نەگرت وتم مادەمە وەری نەگرت تۆ ژۆری ناگرت زۆر مەمنونە کاگڕاتۆ کەشف بوو ئەزایی چۆنا ئێستا بۆ یەکەم جار لە مێژووی کارکردن تا دەست جلی کوردی بە هەدی وەرگرت نا یەک جاریکە بۆ بەرنامەی ڕۆشنگەریە چوین بۆ نەوەرم گرتووەوە هیچ لە برادرەوە بەس لەناو بەرنامە چوین بۆ بەرنمەیەک لەگەڵ هونەرمەندی ئازیز ناسڕی ڕەزازی لە ساوی تەمەندرێژی بۆ خوازیم من قاتم لەبەر بوو پێشۆڕە کەوتین وتی پانتۆڵ و ئەوە قاتی هەر وەک ئێستا چاکرد پانتۆڵم لەبەر کرد ئەنی وەکو بەر لە بەرنامەکە چوینەوێ ئێرانخانی خێزانی وتی وەڵا ناسر قات لەبەر مەکە جلی کوردی لەبەرکە ئەو جلی کوردی لەبەر کرد و ئیتر تۆزەگە هەنا تەنسیق بووین وەڵا ئێرانخان وتی وەڵا ناسر قاتی زۆر جوانی هەیە بڕ لە ژوورەکەی پشتەوە قاتێک بۆ خۆت هەڵگرە قاتێکمان هەڵگرد و ئیتر هەر وەکو ێستا چۆن تۆ هێنات ئەڵی بۆ بەرێمە دووراوە ئەوە پڕ بەرمان بوو ئیتر ئێستا هەر وەکو دیاری و هەدیە لە ماڵەوە قاتەکەی مێشتۆتەوە و هەرماوە ناکەی ئەمە تاکتیکێک بێت کاگڕانکۆ کە باسی جلی کوردێکی ئەڵێ نیمە بۆی هەرجارە و نەمون نیمە هەمانە آخر دکتۆر وڵی لا دەخات نای شارمەوە قسەکە تەواوە بەچۆرەوە بۆ جل دکتۆر بێنێ و دوای خۆی لە زمانی ناسری ڕەزازیەوە هونەرمەندی گەورە تەمەندرێژ بێ فێری ئەوە بووە کە بە دیاری جلی کوردی بێبەن بەڵێ تۆ ئەزایسی دکتۆر مفاجەوەتی جلی کوردی لەبەرەکەی دکتۆر خۆ بێ دانیکانی کاک حەزەکەی سێ گروپەکە کردەوە سەعات دوو بۆی سمنارتۆ کاک من دوو تا ئێستا پێنج سەعات فەرقاتی بۆ ڕحمە لەو پێنجونی و من بەرچاوم کەوت بیرم کەوتەوە تا بڕۆیەوە تۆ خۆنی و ئیتروتیان دکتۆر ئەرکە کێشەی قاتەکە هێنێ لەوەڵام من ئەو مەسەلەکە زای ئەرکەکە چۆم بوو کاک ڕاستانوتی دکتۆر لەوانەیە کوڕەکان جلیان پێ نەبێتون چاقەچێکا جلیان بۆ هێنا هەر زۆر زۆر خۆ مبارەکتان گەورە نەبووی تا دکتۆر استغفر الله لە خزمەتتانە گەشتی لە کۆتایی مانگی ڕەمەزانەوە جژنی پیرۆزی ڕەمەزان سبێنی شەڵە هیوادارم جژنێکی خۆش بێت پیرۆز بێ و لە نیوزیش هیواداری جژنێکی خۆش بێ ئەم جارە جژنەکە خۆشە گیرفانی بیرتانە وتمەتانکە بە حەمە قودوی مووسڵ ئەوە دوو مەعاش ئەشە دووە ئەبێ بە سێش ئەبێ بە سێش ئەوە لە 28 مانگا چاوەڕێ بن ئەم مانگە کەوان تاکەوانمان جێبەجێ کرد مانگێکمان بەڕێ کرد هەر ڕۆژە لەسەر بابەتێکی دیاریکراو بوو کاکتۆر لە بواری تەندروستیا ماشەڵڵا دکتۆری باشێنە لە هەموو ڕۆکانەوەی کە پێوەستە بە بابەتی ڕۆژوان و ڕەمەزان و بابەتی تەندروستیەوە تیلانەخای لە ڕووی یاسایی و بابەتی سەلاحەدینی ئەیوبەکەش ئەو من هەر زۆر ئەیبینمەوە لە شوێنان زۆر جێی خۆی گرت جا وەکو کۆتا ڕۆژ هێشتا خصوصیەتەکەی خۆی هەیە لە بابەتە تەندروستیەکەەوە با کاوی تۆ دەست پێ بکەیت خزمەتتانە ئەوە کۆتا ڕۆژە و سبینێ ڕۆژێکی نوێ بۆ ئەو کەسانی کە بە ڕۆژوو بوون لە ژەمی خواردن جیاوازە بن بەیانیان نانەخۆن ئەبنەوە بە سێژەم شیرینی و چکلێت و گەڕان و چەرەس و ئەوە هەیە ئەم بابەتە بۆ جەژن لە ڕووی تەندروستیە چی بکەین باشەوەی تر قسەیەکی لەسەرەوەکەی خراپ نیە لە خزمەتتانم خۆی ئەوەی کە هەیە هەمیشە دکتۆرە باڵنیەکان هەنارەکان باسیەوە کە ناڵێن یەکەم ڕۆژی جەژن نەخۆشخانەکانی فراکەوتنی هەنایی پڕەبێ لەو چارەخوازانەی کە یەکەم ڕۆژ زیادە ڕەویان کردو لە خواردنان ئەگەر ئەو خەڵکە لەو خەڵکانە بکە بە ڕۆژوو بوون مانایەوەیە لە حکمەتی ڕۆژوو تێنەگەیشت حکمەتی ڕۆژوو لە ڕووی ئاینیەوە بۆ ئەوەیە کە تۆ هەست بە تونێتی و برسێتی هەژارەکان بکەیت بەسمانایەوە نیە کە تۆ دەستە گەیشتە خواردن ئیتر ئەوەندە بخۆی کە زیاد لە حەدی خۆت بێ هەردیسانوە لە ڕووی ئاینیەوە کە لە ڕووی تەندروستیشا زۆری فەرقنێ لەگەڵام بابەتە ئەسەروەری مرۆڤایەتی فەرموویەتی کە نان مەخۆ تا برسیتە بێ کە نانی شت خۆرەوە نەبخۆ تا تێر نەخۆی
لە شوێنی ترا فەرموویەتی کە نان ئەخۆی گەدت کە بە سێ بەشەوە بەشێکی بۆ خواردن بەشێکی بۆ ئاو بەشێکی بۆ هەوا مامانایەکتر بەشی سێمەکە بەتاڵە بێت ئەگەر تۆ لە سێ بەشی گەدت تەنها دوو بەشی پڕ بکەیتەوە ئەو کاتە تووشی زاخۆری و ژەهراوی بوون و کەوتنە خۆشخانە نابێ ئەمە یەک دوو ئەمڕۆ پێشەوێ ئێمە خزمەتەوە لە ئادابی نوێژی جەژن خوێندەوە کە ئادابەکانی چیەوە بێت چی بکە یەکێک لە شتەکانی کە زۆر پێم سەرنجڕاکێش بوو ئەڵێ لە ماڵ پێش ئەوەی دەربچی تەبان بانی هەڵەسی لە خەوخۆ دەشۆی جلی پاک لەبەر ئەەکەی شەرت نییە جلەکە تازە بێ و ئەوانت گرنگەوەی پاک بێ جلی پاک لەبەر ئەەکەی و پاش ئەوە ئەگەر هەبوو لە ماڵت دەنجی خورما ئەخۆی نەبوو هەر شتر بێ ئەی خۆی بۆی لەو مەسافەیە کە تۆ هەتاوکو ئەچی بۆ مزگەوت و ئەگەر ڕێیتەوە لەشت بزانەی تر وردە خواردن وەرەگری کە خواردنیشتان نۆش کرد ئاسانە گەدەتان بکەن بە سێ بەشەوە بەشێکی بۆ خواردن بەشێکی بۆ ئاو بەشێکی بۆ هەوا ئەوە چیتر بڵێ شتێک هەیە لە بابەتی تووبیان پزیشکی و تەندروستیاوەما پێ بڵێ مەعیدە ڕابێ بە شێوازێک بە ستایلێکی خواردن تۆ لە پڕ دەستکەیتەوە بە سێژەم نەگونجێ لەگەڵە دکتۆر ئامە زۆر جواب لێکە ماوەیە کەمە خۆمەڵە مەعیدە بچووک بووەتەوە بەڵێ ماوەی مانگێک خەڵک بە ڕۆژووە یەکسەر تۆ سبێنە بوو بەیانیەکەی قەیسی و فاسۆلیا و تۆزێ ئەو بەتایبەت قەیسی تۆزە قورسە لە سەرمەعیدە ئەمە لەوە خزمەتی جەنابتان بکەم ئەگەر یەکەم شت کەسەکە پێشەوەی کە نان بخوایان تۆچی بۆ مزگەوت تاوەکو گەڕیتەوە تاوکو نانە خۆی سێ چارەشە ساعتێکت پێچێ ئەمە خۆی تۆزێک لە شت ئەها عازێکە داواتێکە خەریکە خواردنیە ئەمە یەک دوو ئەوەی کە جەنابەت فەرمووت مەعیدەت بچووکە بێتەوە بەڵێ مەعیدە بچووکە بێتەوە و لەشی مرۆڤیش تایبەتمەندیی وای هەیە کە ئەتوانێت لەگەڵ هەموو دۆخێکە خۆی بگونجێنێ ئەمە زۆر باشی لەوە تێبگەین هەر بۆ نمونە سیستەمی کیتۆ لە مەسەلەی ڕێجیمکردنە لەش خۆی ڕاهێنێ سەرچاوی وزەکانی لە باتیەوەی کە لەسەر کاربۆهیدرات بێ لەسەر چاوری بێ بەڵام دوو مشکلی هەیە کیتۆ مشکلێکیان ئەوەیە کە هی دەوڵەمەنەکانە چکە بەڕاستی زۆر گرانە ئەو شتانی کە لە کیتۆ هەیە بەڕاستی زۆر گرانە دووش ئەوەیە کە مێشکس بەباشی ئیش ناکە لەبەرەوەی کە مێشک بە شەکر ئیشەکە بینەوە سەر مەسەلەی ناخواردنی جەژن بیرمان نەچێ ئێمە ئەگەر خەڵک پاشێوی کردوێت چکە یەکێک لە ئادابەکانی بەڕۆژووبوون و لە فەریزەکانی بەڕۆژووبوون ئەوەیە کە ئەگەر پەرداخی ئاویشت خوارد بێتەوە ئەبێ هەڵسی بۆ پاشێو پاشێویش ئێستاکان ئێمە لەم تقریبان دوێنێ شەو ساعت 4 دەسمان لە ناخواردن هەڵگرت وەکو سونی مەسەبەکان شیعی مەزەبەکان تۆزێک درەنگتر دەسەڵەگرن چکاوان لەسەر ئەو دقی فەرمودەکە ڕۆنکاڵێ بێ تاڵە ڕەش و سپێکە لێک جیا بکەیتەوە ئێمە لەگەڵ بانگی بەیانە دەسەڵەگرین تۆ 4 ئێستا کە چێشتی جەژنەخۆی تقریبان ساعت حوت و چێشتی جەژنەخۆی 3 ساعتی فەرقەکە زۆر گەورە نییە باشە بەڵام ئەوەی کە گرنگە لە بابەتەکە زیاخۆری نەکەیت قەیسێکی کە ئاماژەت پێ فەرموو هەڵی گرن بۆ ئەخیر بۆ لەبەروی برنج خۆی کاربۆهیدراتە شەکرە قەیسیش دیسانەوە شەکر بە شەکر باش نییە ئەتوانیت بەڵێ دکتۆر ویستم یەک شت بڵێم لەسەر مەسەلەی و خواردنە طبعا ئەڵێ خواردنێکی خۆش خۆ بەیانێت کلتورەکە وایە نەریتەکە وایە قەیسی و برنج و فاسۆلیا و بابەتە بەڵام ئەی چۆنە لە بەیانیانە بۆ نمونە ماست و قەیماغ و بابەتانە بخۆیت بیکەی بە بەیانێکی جیاوازنانێکی بەیانی جیاوازتر لە ڕۆژانی کە دروستکی ئەو خواردنانە بخەیتە لای نێوەڕێ مەسەلەی جەژن عادەتە زۆر شت هەیە لە ئاینە کە هاتووە کاکڕانکۆ ئەوەن کلتورە زیاتر وەکو عەرزم کردی وتم عادەتە ئێستا عادەت لە سلێمانی وایە کە خەڵک بەیانیان برنج و ئێوە پێڵەن هین چی؟ تاسکە بابی تاسکە بابی لە منطقەی گەرمان پێڵم پیازاو بۆ نمونە باشە قەزات مەشی پێڵە بەڵێ قەزات مە ئاخر هەلکەشیتیایە پیاز ئەوەی ئەوە تاسکە بابەکە بەس پیاز و لە تەنۆک و گۆشتە وایە قەزات گۆشتیان دکتۆر ڕەحمەت لێبێوی هەژارەکانە باشە وەکو عادەت ئێمە لێرە خەڵک وا ڕاهاتوە بەیانیای جەژن برنج و ئێستا وابزەم لە قوربانێ قەلیشە خوارد يعني ئێستا هەندێک کەسەی حەزی لە قەل خواردنیشە تەنها مەسەلەکە مەسەلەی عادەتی خەڵکە لێرەیەکش زۆر گرنگە کاکڕانکۆ دکتۆر لانەخان ئێمە لە کورسات خۆشمان هەروە ڕاهاتوین کە بەعزێ شت هەیە عادەتی خەڵکە لەگەڵ عادەتی خەڵکە ئاڕۆی باش نییە بۆیە هەر خەڵکیش الحەمدولله ئەمەی قبوڵە لەو مەسەلەیە ئەگەر لە من بپرسیت لە بینی نان و ماست و نان و قەیماغ و برنج و شلە و گۆشتا پێ دەڵم برنج و شلە و گۆشت بۆچی پێ دەڵم برنج و شلە و گۆشت لەبەرەوەی کە ئێمە زۆر جار کە لە ماڵانیشە چیت بۆ ناخواردن کە برنج و فاسۆلیا باڵی جەژنە ئەها وەکو شتێک
نیشانەی جەژنە لەلای ئێمە و بیریشمان بە ئێمە خەڵک لە ماوەی ئەم دە 15 ساڵی ئەخیرا وەس چەند ئەگەر لەم 20 ساڵی ئەخیرا وەزعی باش بوو ئەگەر بیرمان بێت ئێمە کاتی خۆی کە خەڵک بەڕاستی برنجی جەژنە و جەژن نەخوارد ئەگەر جەژنەوە جەژنیش نەبووە مانگێک جارە دوو مانگ جارێکی خۆن بەرەوە لە ناو نائاگای ئێمە لە ناو نەستی ئێمەیە برنج و شلە نیشانەی جەژنە لەبەرەوە کە ئەمە نیشانی دڵخۆشیە نەڵم نا برنج و شلە خۆ برنج و فاسۆلیا یان برنج و گۆشت لەبەرەوەی گۆشت پرۆتینە برنج کاربۆهیدراتە بەیەکەوە ئاسانترە خوێت بەیەکەوە ئاسانتر هەرسەکرێ و لەگەڵیشە سەوزە ئەخورێت ئەو کاتە لەشیشت باشتر وەرێگرێ ئەو کاتە قەیسێکە هەڵگری بۆ ئەخیری ناخواردن کە لە ناخواردن تەواو بووی قەیسێکە ئانۆشیت بەس خۆش لەڕووی قانونیەوە بەستی قانونی شتێک هەیە بابەتە کۆمەڵایەتیەکە شتێکی بەسەر بێت تا دوای جەژن بەرنابێ بەڵێن زۆر جارە کێشەیە هەیە ینی نەکرد لە جەژنانە لە پێنجشەمە و جمعانیش کە ینی لە چوارشەمەیە کەسێک دەست بەسەرش ئەو لەبەرەوەی کە دەوامی فەرمینیە ڕاستە ئێمە لە مەرکەزەکانە دادوەری خەفەرمان هەیە بەڵام دوجار ئەوراق ڕسمیەکان دەبێت لە کاتی دەوامی فەرمییا بێت جا بۆیە زۆر کات ئێمە دەبینین پێش ئەوەی کە پشووی جەژن بێت ئەو کەسانی کە داوای ئەوواکەن بە کەفالەت ئازاد بکرێن هاوکارێکی زۆر باش شەکرێن لەلایەن دادوەرەوە ژمارەیەکی زۆر خەڵک لە سژنەکان بڵین بە کەفالەت ئازاد دەبن بەڵام ئەو شیکە دەمێنێتەوە بێگومان ئەبێت نانی جەژن لە سجن بخوا لەڕوە کۆمەڵایەتیەکانەوە کاک ڕانکۆ ئێمە بە درێژای مانگی ڕەمەزان باسمان لەوە کرد کە دینی ئیسلام دینێکی جوانە دینی پێکەوە ژیانە دینی لێبوردەییە یعنی ئێمە تا چەند گرنگە لەگەڵ یەک لێبوردە بین تا چەند گرنگە کاتێکە کێشەیەک لە نێوان دوو کەسدا دروست ئەبێ یەکێک لەلایەنەکان دڵگەورەی زیاتر بنوێنێ لەو بارەیەوە بە تایبەت بۆ جەژن یعنی هاتنی جەژن ڕۆژی گردن ئازادیە ینی تەنانەت دەڵێگە لەگەڵ کەسێکیش قسەت نییە تۆ لە جەژن دەچیت جەژنە پیرۆزی لێ دەکەی و ئاشتی دەکەیتەوە بۆیە بۆ بابەتە کۆمەڵایەتیەکە بەڕاستی جەژن ینی جەژنی پێکەوە ژیانە جەژنی بە تایبەت لە ناو خێزان کاتێک دەبینی خوشکوبرایە قسەیان نییە یان دوو کەسی نزیک لە ماڵەوە قسەیان نییە یان کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە کێشەیەکی ئەوەی کە ئەوە باستان کرد کەسێکەیە لە زیندانە دوو خێزان ڕەنگە لەسەر بچووکترین شت کێشەیان هەبوو بێ ڕەنگە هاتنی جەژن بۆ ئەوان کار ئاسانێکی تەواو بێ بۆ ئەوی بتوان کۆتایی بە کێشەکەیان بهێنن پرسیارێکی لێ بکەم بە حکومی نانەخانجگەلەوە کە پێشکارێکی سەرکەوتووە پارێزەرێکی سەرکەوتوشە لە مانگی ڕەمەزان ئەو کەیسانی بینی بێت ئەگە بەراوردێکی کەی بە پێش ڕەمەزان بابەتی تاوان سەرپێچی یا خوشکی بابەتە کەمترە لە ڕەمەزانە ئەمە هەر لە بیدایەتی ڕەمەزان هەر لە بەرنامەی کەوان تاکەوان باسیەوەوان کرد وتمان ڕەنگە لە مانگی ڕەمەزان لەبەر ئەوەی خەڵک برسیە خەڵک تینووە خەڵک تەحمولی کەم دەبێتەوە ئەمە هۆکار بێ بۆ ئەوەی کە تاوان زیاد بکە بەڵام بە خۆشحاڵی ئەمە ناتوانین بە ڕەهایی بڵێن لە مانگی ڕەمەزاندا تاوان زۆر زیادی کردووە نەخێر لەبەر ئەوەی لە مانگی ڕەمەزاندا لایەنە دینیەکەی خەڵک زیاتر دەبێ یعنی ئەوەندە ئەو مانگیان لەلا پیرۆزە لەگەڵ ئەوەی برسین لەگەڵ ئەوەی تینون بەڵام سەبر و تەحملی خۆیان بۆ ڕادێ لە دەست نایەن کە ئەمە وا بکاکە ئامارەکان پێمان بڵێن لە مانگی ڕەمەزان لە چاو مانگەکانی تر ئەنجامدانی تاوان زۆر زیادی کردووە نابە پێچەوانەوە ڕەنگە لە هەندێک بابەتدا تاوانەکان کەمی کردبێ بە تایبەت تاوان کێشە کۆمەڵایەتیەکان یعنی ئێمە بە درێژایی ساڵ گوێبیستی ئەوە دەبین بە نمونە پیاوێک خێزانەکەی خۆی دەکوژێ یان برایەک براکەی خۆی کوشت لەسەر میرات لەسەر پارە کێشەی کۆمەڵایەتی کێشەی نێوان هاوسەران بەڵام دکتۆر لەم مانگەدا زۆر بەکەمی گوێبیستی ئەوە بووین کە خێزانێک پیاوێک هاوسەرەکەی خۆی کوشت یان برایەک براکەی خۆی ناڵێم نەبووە بەڵام بەو شێوەیە نییە کە لە مانگەکانی ترا بڵێ بۆیە مانگی ڕەمەزان دەتوانین بڵێن بۆ خۆی ئەبێتە هۆی کەمبوونەوەی ئەو کێشانە و ئەگەر هەش بوو بێت ڕەنگە لایەنەکان خۆیان بە تێگەشتن بۆ لەبەر خاتری پیرۆزی مانگەکە بەرچاوڕوونێکیان لەو بابەتانە کردبێت کاک ڕانکۆ با لە لانەخانەوە لە مۆسوعی کەمبوونەوەی تاوان و ئەمانە باس لەگەڵ زیادبوونی ڕێنەواری بکەین بیرمە ویستە قسە فەرمی عەفو پێش 10 ساڵ یان 11 ساڵەوە کاتە لە بەریتانیان خوێند بەرەو کریسمسە ڕۆشتی ترۆ خۆتان نەزان پیرۆسترین ماوەی ساڵ لەلای لە ئەوروپا بریتە لە ماوەی کریسمس ئەو دوو هەفتەیە بابست لە
تقریبا 22 هەتاوەکو 4 و 5 یەک ئەو کاتە من لە شارێک ناوی شەفێڵد بوو شەفێڵد لە سلێمانی بچووکترە 700,000 کەس بوو دانیشتانەکە ئەو کات ئەو کاتە ژۆکوستە سەردەمی تەکنۆلۆژیا و ئایپاد و ئەمانە بوو بەڵام بیرمە لە یەکێک لە کتێب فرۆشیەکانی ناوەندی شارە و بالەغەنی ئەگەر بڵێم زیاتر لە 20 کەس بەڕی زۆستا بوون هەموو یەشی ئەوەندە کتێبیان بەدەستەوە بوو ئایان کڕی بۆی کە لە ماوەی کریسمسا کە لە ماڵەوە بن بیخوێننەوە بیکەن بە فرسەتێک بۆی کە بخوێننەوە ئاشکرایە کە هەمومان کەم تا زۆر مدمینی ئەوەین کە تەلەفۆنەکە بگرین بە دەستمانەوە ئای لێ بکەین سەیری ڕیلەکان بکەین ئەوە ئاشکرا بەڵام ئەمێ پرسیارەوە ئاراستی جەنابەت بکەم عەرزی جەنابەت بکەم جەژن ئەکرێ فرسەت بێ بۆی کە خەڵک تیا بخوێنێتەوە دکتۆر جەژن لای ئێمە بۆنەکە بۆنێکی کۆمەڵایەتیە کۆمەڵایەتی واتە تۆزێ دوورکەوتنەوە لە خۆت و تێکەڵبوون لەگەڵ ئەوانی تر جوانە یعنی ئێمە جەژنان ڕەنگە ئێستا شوقە و ئەوە زۆر بووە جاران هەمووی گەڕێک و کۆڵان بوو ئیتر لە جەژنا ئەی بوو ماڵەوە دەرگای حەوشە دابخرێت ئێستا شوایە ئێستاش هەر مەبەستم ئێستا کە سیستەمی شوقەمەگەرەوەی تێدا نەبێت لە جەژن دەرگای حەوشە ئەکرێتەوە لانەخان وتیانی تۆ لە جەژنا فرسەتە بۆوانەی کە لە یەکتر عاجز بوون تۆ کەسێک کە لە دەرگاکەتەدا و یێتە ماڵەوە لە جەژنا چاوەڕوانی موعیدیەوە ناکەی بە موعید خەڵک بێ مەسەلەن تەلەفۆن بکات لە ماڵن لە ماڵین لە جەژن لە دەرگایەکە و ماڵەکە لە ماڵ یەکسەریەتە ژوورەوە ئێن ئەمانە لە جەژنا تایبەتمەندی خۆی وەرگردووە لە نێو کۆمەڵگی ئێمە لەبەر ئەوە بەڕاستی ئەگەر کەسێک لە خوێندنەوە بێ کاتی تری زۆرە بۆی کە ئینسان تیا بخوێن ئەکرا ڕەمەزان سوودی لێ وەرگرتە ڕەمەزان هەر ڕۆژێکی تر هیچ شتێک نییە بۆی کە بڵێ من کاتم نییە بۆ خوێندنەوە ئیشمەیە کارمێ ینی خوێندنەوە بێ ئیشی نییە خوێندنەوە کارێکی گەورەی ئینسان بتوانێت ئەنجامی بان ینی بەڵام خۆشببختانە من لەگەڵ ئەو بۆ چوننیم کە ئەڵێن مەسەڵەن کۆمەڵگە ناخوێنێتەوە ئێستا سەرچاوەکانی دەستکەوتنی معریفە زۆر زیای کردەوە جاران تۆ نامیلکەیە کتێبێک دیوانێک چیرۆکێک ینی ئەمە هەبوو لە ماڵەکانە بەڵام ئێستا هەمومان نەگەر لە خوێندنەوە بین لە مۆبایلەکانی دەستەوە تۆ توانی بخوێنیتەوە متابعە بکەی معریفی خۆزیا بکەی سەرچاوەکانی معریفێسە زۆر فراوان بوون لە هەموو ماڵەکە لانی کەم کتێبخانەیەکی بچکۆلی تایە ئەگەر چەند کتێبێکیش بێ لانی کەم ئەگەر لە هەموو بوارەکان نەبێ هەر کەسە لە بوارەکەی خۆی چەند کتێبێکی هەیە لە ماڵەوە لەبەرەوە ئێستا مای خۆشحاڵیە کە هەر ئەو نەوانی کە ئێستا پەروەردابن ینی وریاترن زۆر لەیە بە خوێنەوارترن بەڵام یەک بۆعدی هەیە ئەبێ ینی ڕێگە بۆ نەدەین بە ناوی زیاکردنی سەرچاوی معریفەمانەوە مۆبایلەکە ببێتە هەموو سەرچاوی معریفەی هەمومان ینی سەرچاوی معریفەمان بەس مۆبایلەکەمان بێت چونکە هەر خۆمان تەجروبەیکەین 2 ساعت مۆبایلەکە بگرە بە دەستەوە ڕیل ئەڕۆی ئەوها دواتر لێ بپرسن چی و بینی بۆمان باسکە ئەی نازانی لە شوێنەکە خوێنمەوە ئەمەوان نییە کتێبێکی ئێمە ناوی ببوورە دکتۆرکەم کتێبێکی بە ناوی چۆن فەیسبوک ژیانمان بەدبەختترەکات ناوی کتێبەکار بۆ شێوەیە نووسێرەکە تۆنی سەخبینیە کاکەڵ عەبدوڵڵا وەریگەڕاوە ڕێک باسی و حاڵەتاکە من لە سەفەر و لە گەشتەکانیشمان یانی ئەوەندەی دڵمان لای ئەوەیە چرکەکانمان تۆمارکەین بۆی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بکەینەوە خەڵکی تر ببینێ ئەوەندە دڵمان لای ئەوە نییە بە سروشتی چێژ لە سەیرانەکە وەربگرین لە گەشتەکە وەربگرین لە جەژنەکە لە هەر شتێک وەربگرین ینی بۆیە بێت تۆ زەگاگامان لەوە بێ هەموو شتێک بە سروشتی خۆی بڕوە مۆبایل کاتی خۆی سەیران کاتی خۆی ینی سناپ کاتی خۆی چوونە دەرەوە کاتی خۆی هەموو شتێک بە سروشتی خۆی بڕوە بۆی تۆلانی کەم ئەچی بۆ سەیران و یەیتەوە لە کەسەکە بپرسە ئەرە چی و بینی لەو دەشت و دەرە سێرەکی کۆمەڵی ڕستمی خۆی تۆمار کرد و هیچی بیر نەماوە ئاوێک دارێک بەرهەتاوێک خواردنێک ئاگرکردنەوەیەک ها پیاسەیەک کوردۆشابان نابێت بێ بە هەموو لە کتێبێکی تەواوەتیش نییە کتێب بۆچکەیە نامیلکەیە کە من دەخوێنمەوە کەواتە من هەم نازان بەرچاوتکەوە تۆیانە ئیشی زۆر جوان هەیە کوردۆشابان من تا ئێستا بە خزمەتی نەگەشتوم هەر نازانم کێیە واری زمانوانیە زۆر کارەکە زۆر جوان ئیشەکات ئەو کتێبەی هەیە و پڕبە پێستیشی هەیە بارحاڵ لە من دەخوێنمەکەواتە من هەم ئەڵێ زۆر بێتاقەت مەبە لەو هەموو کاتەی لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان بەسەریەوەی لەبەرەوەی لێ کۆڵنیۆزانستەکان دەری خستۆ لە سا 5 ئەوەی کە ئەیبینی سوودی لێ وەرەگری ینی لە سا 95 کاتەکە و بەفیرۆ ڕۆشتووە باڵێ
اینجا لێرە لە خزمەت دکتۆر بیلالە پرسیار عرزکەم مەسلەی کات لە زۆر شناڵەن کات سەرمایەیە ئێوە بڵێن کات پارەیە بەهای هەیە بوودا ئەفەرموێت کە کات یشێکە لەو شتانەی کە بۆ خۆی فریە بەڵام ناتوانانی بیکڕی کە ڕۆی ئیتر ناگەڕێتەوە بەمانای شتێکێک لەو فەلسەفە یا فەیلسوفە گەورانی کە باس لە کات ئەکا زۆر بە جوانی بوودایە حەز دەکەم جەنابەت باس لەوە بکەیت کە چۆن دەکرێت کات تێ بپەڕێ و ئێمە بتوانین خۆمانی تا دەوڵەمەندکەین. کات بابەتێکی گرنگە و زۆر قسەی لەسەرە و پندانشی کەوتای خۆ قسە جوانانی کەوتیا لەسەری تاستێک لە ڕووە معنەویەکە و ئەتوانین والێکی بینەوە بەڵام هەم کاتە کردرێ هەم کات بەهای خۆی هەیە قیمەتیە یعنی بە نمونەیەک باسی بکەین تۆ زۆر جا پەلەتە بکەیتە شوێنێک بە ئۆتۆمبیل ناچی بە تیارەچی بە پاسکی ناچی بە ماتۆڕەچی بەڵام پارێکی زیاتری بۆی کاتێکت بۆ بگەڕێتەوە کڕین یاخود بەهای هەیە بۆ نمونە تۆ ڕۆژی بە 800,000 ئیشکی هەر ساعت واتە ڕۆژی بە نزیکەی چەندەکە 10,000 هەڵە نەوانە هەفتەیەک ڕۆژی هەر ساعت ئیشکەی بە 8,000 ڕۆژی ساعتی 10,000 ئەوم خەریکم بە دوای بوتەکەی بوداگەم بەڵێ ئەگەر تۆ پێت بڵێن دوای 8 ساعتەکە بڵێن بمێنەرەوە ئیشمان بۆ بکە 2,000 تینە نایکەی ئامادە نیت بۆ لەبەر ئەوەی پێ وایە ئیسراحەتەکەت زۆر لە 2,000ەکە زیاترە بەس ئەگەر پێت بڵێن 15,000ت ئەینێ ئەمێنیتەوە ئەیکی بۆ لەبەری ئەو ساعتە 15,000ەکە لە ئیسراحەتەکەت زیاترە کات هەم نرخی هەیە هەم بەهای هەیە و هەم ئەتوانین تاستەی بکڕین لەوەی قسەکەم تۆزێک بێ معنیانە بێ بۆی کە کات ناتوانین بکڕین بۆ منە بۆ تەمەنی بۆ بە 6 ساڵ لەوەی نەتوانین هاوشێوی مناڵێک بگەڕێتەوە 18 ساڵ یاخود 10 ساڵی ئەمە بێ بەڵام بۆ واقعی ڕۆژان و پراکتیکان ئەتوانین و زۆر گرنگە ئینسان کاتەکانی ڕێک بخا بۆی ژیانێکی باشتری هەبێت لە ڕووی تەندروستیەوە خۆت ڕێک بکەیت خەرجەکانە کەمترە بێت لە ڕووی ئیشکردنەوە بتوانانی ڕێکی بخەیت ئەتوانی داهاتوو سەرچاوێکی باشترێ هەبێت لە ڕووی خوێندن و مەعریفەوە ڕێکی بخەیت ئەتوانی توانایەکی باشترێ هەبێت و ئەمانە زۆر گرنگن بۆ ئەوەی کە تۆ کەسایەتێکی باش لێ دەرچێت و بە کەڵکی کۆمەلگا و چوادۆر و هەروەها کەسانی نزیکی خۆشت بێ زۆر گرنگە ئێمە لە کاتی بەردەوامیمان لە ژیان کاتەکانمان دابشکی ڕەچاوی بابەتی تەندروستیکەین ڕەچاوی کار و کەسابەت و ژیان و پارەکانمان بکەین ڕەچاوی ئیسراحەت و خێزان و ماڵیش بکەین بۆی تووشی تاوانکاری و لادان و هەندێک بابەتی تر نەبین و ئەو 24 ساعتی لە ڕۆژەکە هەیە پێم وایە بەشی هەمیەکە بە زۆر جاڵی بەشمان ناکە بەڵام بەشی هەمیەکە بەڵام بە دەرفەت ێزانم کار تۆ شتێک باسکەم زۆر ئیشکردنیش زۆر بەکارهێنانی کاتیش بۆ کار و کەسابەت مانای ئەوە نێ گیرفانی گەورەشە ئەهات مەرج نییە تۆ 10 ساعت کرێکاری کەی دەوڵەمەندی ڕاست واڵێن بە ئەڵە زۆر ئیش مەکە بە دانایی ئیش بکە ئەلەویایە بەڵێ کرێکارێکەش ساعتی شەکە چ لە زاری هەیە بیکا بە 10 ساعت ئەبێ بە 50,000 پێی وایە بەمە دەوڵەمەندە بێ دەوڵەمەند نابێت کەواتە ببی لۆ بکاتەوە کرێکارێکی بکا بە وەستایەکی بکا بە مقاولاتکی بکا بە کۆمپانیانی قۆناغ بە قۆناغ یەکشت لە بینی ئەوسیانەتان بەجێ هەم بەس پرسیارەکە ئەو شتێکی خەم ئەو بینەوە من لی دەرەچم ڕایەکەی ئەڵەن هەرچی دەوڵەمەند بێ بە دزی و بە قۆڵبڕی و بە حرامی پێگەیشتووە من لەگەڵ ئەوایانی جەنابەت ئەوکۆی کەرە ناو قوانین و مەحاکیمای هەر فعلان خەڵک هەموو دەوڵەمەندەکان هەر بۆ پێگەیشتووە نامەرج نییە زۆر جار ئەبینی کەسێکمان هەیە زۆر زیرەکرد زۆر بە ئاقلانە یعنی ڕەنگە لە کاتێکە ئەو کەسەت بینی بێ زۆر لایانی مادی خراپ بوو بێ بەڵام دواتر بینیتەوە گۆڕانکارێکی تەواو لە ڕووی ئابوووریەوە بە تایبەت لەم کەسەدا ڕووی داوە بەڵام دزیشی نەکردووە باشە بۆ حکوومەتەکان لە هەموو شوێنێک لانەخان ئەوم زۆر مەبەستە پرسیار بکەم تەمانی خۆمان زیاتر لە شوێتی لێ دەرەچوون باش ئەکاتە بنیش لەگەڵ ئەویانیم یعنی هەموو دەوڵەمەندە بێ ئەڵێم وا ئەڵێن من دژی ئەوەم
منیش هیچ کات لەگەڵ ئەوە ینی شەردی هەرکەس دەوڵەمەندە بێ بە خراپی بێ کاک بیلال وایە من ڕای هەیە ئەمێ سێری ڕەهایی نەیڵێ بەڵێ نەڵێ نەساس بەڵام ئەو دەوڵەمەندە زۆر گەورە و زەبەلاحانی کە هەن هەمیشە سوود لەو کەلێن و چەوکە لەبەرانی ناو یاساکان و سیاسیەکان وەرەگرن بۆی سەرمایەکی خوان هەمیشە زیاترکە واتە مانایەکی تر سوود لە دەرفەتی ناشەرعی ناقانونی وەرەگرن بۆی سەرماکانی هەمیشە زیاتر. دکتۆر هیچ شتێکی ڕەها لەم جیانەیە بوونی نییە هەر وەکو ئەو قسەیەش کاوترێ هەموو دەوڵەمەندەکان پارەکەیان سەرچاوەکی ناشەرعیە و ئەمە بۆ هەموو بوارەکانی تریش هەر ڕاستە هیچ شتێک بە ڕەهایی نییە وەکو چۆن بڵێ هەموو مەلایە خراپە هەموو دکتۆرێک بازرگانە هەموو محامیەک ئەنی ئەها بەنی ئەم قسانە بۆ هیچ نوتێژێکی تریش بە ڕەهایی ناکرێ بیڵێ لا موچی نوتێژێک خراپەیە باشێ ئەوە بەڵام یەک شتەیە بۆی جیاتر ناقەشەی لەسەر بکەین ئەکرێتە بەنی چێتە خانەی ئەوەی ئایا چانس و ناوچەوەن ڕۆڵی هەیە لەمەیە یعنی هەندێک خەڵکەیە زۆریش هەوڵەدا بەڵام ڕەنگە نەگابەوەی کە خەڵکێکی تر ڕەنگە هەڵیشی بۆ نەدا و پێگا ئایا هەموو ئەمە هەر ناو بنین دانایی ئێوە چەند خەڵکی دوو لە ڕێبینەران بۆ نمونە دەبەنگە ناسن بێ ئەوەی هیچی کردبێ گەشتووە بە زۆر شت تایبەت لەسەر ئەو قسەی کاکە ڕانکۆ دکتۆر ئەوە لە ئێستاە کە زۆر باوە یعنی زۆر جار ئەبینیت بە تایبەت لە ناو ئافرەتان و لە ناو کچە مۆدێلەکانە ئەم شتە هەیە ینی ئەڵێن بوو بە خاوەنی سیارەی گرانبەها بوو بە خاوەنی شوقەی گران لە هەموو هیلاکترە بن بوو بە خاوەنی زۆر شت ئەوەش هەیە بۆیە خەڵک بە خەڵەت ینی لەو بابەتە تێگە هەر کەس دەوڵەمەند بێ و ئەزانە بە خراپ بەدەستی ئێمە ئەوانەشمان هەیە ئەوەی لە نەخانێ لە زۆر تەواوە ینی ئایا بوون بە خاوەن بوون چییە بە زەوی من پارەی زۆرمە بێ ئێمە بووین بە خاوەنیە مشتێک ینی خانمێک لە هەر بە هەر ڕێگەیەگە بێ بە خاوەنیە شتێک پیاوێک کوڕێک کەسێک بێ بە ئەبێ بە خاوەنی شەکەتان بۆ لە سەری و بابەتانەوە نیە بۆ ئاسانکەمەوە یەکەم ئەم سەردەما احترامن بۆ ڕووی ئێوە بۆ ڕووی هەمووان کە لە سەردەمی پرۆپوچی ئەو بیر نەچێتەوە سەردەمی پرۆپوچی ئەو سەردەمەیە بیرمە کاتی خۆی بەرنامە ساڵی چەند پەخش بوو 2000 چەند بوو لە دوای 2002 2000ەکانەوەی تر هەیە ئەو کاتە ئەو باسی ئەوەیە کرد دوو لە ڕووی ئێوە دوو لە ڕووی ئێوە ئەیوت زەلامی سووک بەرەو سەر ئەچێ ئەو کاتە شێک دکتۆر عەبدوڵڵا لە تێکستەکانی گۆرانەکەوەیە نووسی ئەزان یەک شتێ برادەران بیر بێمان بێت یەک بە درێژایی مێژوی مرۆڤایەتی احترامەن ئەو کەسانی کە بەتاڵ بوون کە عیبیان نەزانیوە دایمە پێشکوت بەڵام فەرقەکە لە ئێستا لەو کاتەیە ئەوە بووە ئەو کاتە سۆشیال میدیا نەبوو بیخەیتە سەر فەیسبوک و ئینستاگرام و خەڵک بتبینێ و ئەو کاتەش خەڵک زیاتر گرنگی بە مەسایلی عیبە ئادا لەبەر ئەوەی کە هەندێک کەس هەندێک شت ئەکەن بە ماوەیەکی کەمە من بە ساحەبی پارێکی زۆر دامن مەبەستەکەم ئەوە نییە بەڵام مەبەستەکە لێرە ئەوەیە بە کورتی و بە کرمانجی ئەو کەسێک کە ساحێبی ئەو سارەکەش خەیە چەند وەکو ڕانکۆتۆیان بچێتە جادی مەولەوی بچێتە بەرسە هۆڵەکە بچێتە شێخەڵڵا بچێتە فلکی مەموزین لە دهۆ بچێتە تەوێڵە و بیارە بچێتە کەلار و خانەقین و خەڵک دەست بەسنەوە بگرێ بۆی ئەمە پرسیارەکە جامە بەستەکەی من ڕانکۆ ئەزانمە توێ قسە بکەیت یەک قملەیتە خۆمە ناو مۆزوعەکەەوە نەکەی باشترە دکتۆر نەخۆی ئەوە بۆ نەکەی باشترە لە هەر شوێنێک کە خەڵک پارەی هەبێ حکوومەتەکان حاڵاکەن باجی زیاتری لێوەرگرن ئەمە ئەو دوانەتان ئەو ئەوە دکتۆر بیلال چی بێ هەر شوێنێ پارەی زۆر بێ باجی زیاکە یان بەعکسەوەیە مەرجنی ئەوەی کە پاری زۆر بێ باج بە زۆر جار ڕێگەیەک شێوازێکەیە کە خۆیان لێ بە دەرکەن ئەکرێ باج بۆ ئەو کەسانە بێ کە هێشتا سەرمایەکی زۆریان نییە هێز و پاوەێکی زۆریان نییە لە نێو حکوومەت چونکە هەر کەسێک پارەی زۆری هەبێ ئەتوانێت کاریگەری لەسەر سیستەمی حکومڕانی و بەڕێوەبردننی وڵاتیشدانێ و ئیشکالێتێکیشی نەبێت بۆ ئەمە زۆر شت دۆزراوەتەوە بەرهێنان کە بۆ ماوەی 10 ساڵ باجمەیە لە فلان سێکتەرا ئیشکە باجمەیە فلان کەس کاکە سەرمایی دەرەوەی هێناوە باباجی لێوە نەگرین ئەچێ بۆ ئەوە بووە بەڵام بەگشتی پێم وایە ئەوە
و هێزی ئەو کەسانی کە پارەیانێ هەمان ئەو سیستەمەیە کە سەرمایه‌داری لەگەڵ خواهێنانی تاکو ئێستا اینجا بینەوە سەرباسی ڕۆحانیات لەم مانگەیە ڕاکۆ دەمەکەی قسە بکەوە. نا دکتۆر ئەوە لە مۆسوعی پێشووە ویستم قسە بکەم نەک لەمە ئەوە ماسی چانسمانە کرد نەک ئەوەی خەڵکی دەست ناکرێت زۆربەی جارەکان خۆ دروستەکەی ینی مۆزوعەکە تۆزێک گۆڕا کاکازای بابەت ئاسانکەمەوە بچینەوە سەرباسی کاوان تاکەەوە بەت ئاسانکەمەوە ئێستا لە هینە لە مانگی ڕەمەزانە باشە ئەگەر زۆر بەعینی قسەی لەسەر بکەین ئەفەرموێ لە شەوانی کۆتایی ڕەمەزانە و بەتایبەت لە شەوە تاکەکانم بەدەوە شەوی قەدرا بگەڕێ کەس نازانێت کەیە کۆمەڵ نیشانەی بەڵام هێشتا کەس نازانێت من ئەخەوم شەو تۆ بە خەبەری و تاعاتەکەی ئێوە تەمای پلێ من بەقە پلەی تۆ بێ ناوەڵا نادە هیلاک بووی کاکە دانیشتی بە دیاریەوە بەڵام علمی ئەوێ معریفەی ئەوێ اینجا ئیشی ئەوێ ئەم نقطەیە ئایا ئەوەی کە ئەگا بە زۆر شێر هەمیشە هیلاک بوونە هەمیشە ماندوێتیە زۆر چاورە ترسیە ئەخە ماندوێتی بە چی ئەپیەوەنیەوە بە هێز و باز و یامێش تۆ بە دوای بەرنامەکە تەواوکەین باسی شێوەژەکە زۆر باشە بەینەوە دکتۆر بەنامەی کاوان تاکەوان بە درێژای مانگی ڕەمەزان ئێمە هەر ئێوارەیەکێک لە هاوڕێیان تەوەری خۆی هەبوو چ گرنگیەکێ بۆ تەورانی کە باستان کرد پێش ئەوەی کە بینەر سوودی لێوەربگرێ بۆ خۆتان ینی من خۆم چ ئەو تەورانی کە من خۆم هەم بوو بەڕاستی هەندێک بابەتی ئاینی بوو لەگەڵ مامۆستایانی ئاینیە کە قسەمان لە سەرکرد لە بەرنامەی کاوان تاکەوان بەڕاستی گرنگی خۆی هەبوو و من بۆ خۆم سوودم لێوەرگرت چونکە هەندێک بابەت هەیە بەتایبەت مەسائلی مردوو خەتم بۆ مردوو مەسەلەی فاتیحا مەلا شادمانە فێری دەفیشی کردی تا واللهی ئەو بەرنامەمان زۆر تایبەت بوو ینی ئەوانە ئێمە گرنگی کاوان تاکەوان چی بووە ئەمە پیشاندانی جوانیەکانی ئاینی ئیسلام پاکی ئیسلام ئەوەی کە ئاینی ئیسلام چی ئەوێ لە کۆنەوە تا ئێستا چی ویستووە نەک ئەو ئالۆزیە کە لە ئێستادا بە ناوی دینەوە دروست کراوە جا من ئەو ئێوارانی کە خۆم بەرنامەم هەبوو ئەو تەوەرانی کە دیاریمە کرد بەڕاستی ئێمە گەشتینە ئەو قەناعەتەی کە ئەو دینەی کە هەر لە کۆنەوە هێناومانە تا ئێستا هەر ئەوەیە دەبێ بمێنێتەوە نەک ئەوەی کە ئێستا لە خەڵک ئالۆز کراوە جا ئێوە سوتان لە چی بینی لەسەر ئەوانەکانی کە باس لا نەخانەگەر مەسەلەن باسی ئەو چەند ڕۆژە بکەین کە بەرنامەم کرد بۆ نمونە خۆشببختانانی دەنگدانێکی باشە بوو جارجار لە بینی خۆمانە دەمانە ناکە مەسەرەن لە سوشەڵ میدیاشە چۆن دەنگیا بوو بەڵام هەرەوەی کە تۆوتێ یعنی ئێمە چۆنە دینداریە پاکەی ڕابردوو بژێڕینەوە کاری لەسەر بکەین و ئێمە لە ڕابردوودا خاوەنی شانازی بووین دوێ نێوارە بۆ نمونار دوێ نێوارە کە جیهان بۆ بینینی مانگەگەڕا ئێمە لێرە میوانێکمانە بوو سەرپەرشتیاری ڕوانگەی شێخ حەسەنی گڵەزەردە بوو زۆر جار بە تەنزەوە باسی ئێرە ئەو جێگەیە ئەکرێت کە خەڵکێک بۆ مانگەگەڕێ یانێ مانگ بدۆزنەوە بەڵام ئەم جێگەیە بنەمایەکی زانستی زۆر سێری هەیە یعنی 300 ساڵ لەمەوبەر کابرایەک بە ناوی شێخ حەسەنی گڵەزەردە لەوێوە زانستیەن دیاردە فەلەکیەکان دیاردەکەونیەکان لێکدانەوەی بۆکە و لەوێوە ئەیەوێ بەشدار بێ لەو زانستەی کە لە جیهاندا هەیە بۆ نمونێمە هەر لە بەرنامەی کەوان تاکەوان لەم مانگەدا باسمان لە کابرایە کرد کە لە خۆشببختانە دوای ئەو بەرنامە زۆر کاری لەسەرکە لە میدیاکانی کرد شەمسەدینی شارەزووری یعنی کەسێک کە خەڵکی بۆ نمونە کووردە وەجێگەی شانازیمانە بەڵام ناوەکە ناوێکی زۆر نەناسراوە بوو لە نێو خەڵکدا خۆشببختانە وای کرد کە لە زۆر جێگەی تر کاری لەسەر بکرێەوە میدیاییەن ئیش لەسەر ئەم ناوە بکرێەوە ئێمام جۆرە کەسانە بناسیین ینی بە درێژایی ئەم چەند ڕۆژە بۆ نمونێمە زۆر کارمان لەسەر مەسلەی نالی کرد و نالی ناسی و ڕەتکردنەوەی دین و ئەم ئاینداری کە ئێستا هەیە بە ئەو ئاینداریە پاکەی کە شاعیرانی ئەمە مەلایانی ئەمە لە ڕابردوودا کردویانە یعنیوانە هەم بۆ خۆم یعنی من چێژم لێوەرەگرت کە لەگەڵ میوانەکان ناقەشەمانە کرد وەک تۆوتێ و هەم دڵنیان بۆ بینەرانی چێژوە خەش چونکە لە دەرەوە یان بینینەوە ینی پیانەوتینەوە مەسەلەن فڵان کەسفێنی بۆ نمونە ئەو بابەتی سەلاحەدین ئەیوبی کە تۆزە قسەمان لەسەر سەلاحەدین ئەیوبی کرد ینی لە چەند پەیجێک دانرا بوو زیاتر لە 200 بۆ 300 هزار بینەری هەبوو ئەمە مای خۆشحاڵێت و فیدباکە بینیتەوە هەمووش مەسەلەن بەو ئاراستەیە کە دەستخۆشی لەم نەهجاکە کە تۆ بە سەنگینیەوە بەرناماکەی کە تۆ بابەتێکە بەخشی بە خەڵەکە بەهای هەیە کە شایەنیەوەیە احترام بۆ بینەرەکانی خۆداهانی خۆت بەر لە هەر کەسێک
بە خۆشحاڵیەوە دانیشتی گوێ بە میوانەکە تەگری نەگەوەی بابەتێک باسکەی دانیکەم تۆ خۆ جاری وایەندێک لە میدیا بابەتێک باسەکە لە شاشەکەیەوە کە من دڵنیام خۆی لەو دیوی شاشەکەەوە ڕووی نایە خێزانی خۆی ماڵەوەی خۆی دابنیشە بە دیار ئەم بابەتەوە. دکتۆر باچی لای دکتۆر بیلال بزانین ئابووری و ڕەمەزان و ئاین و خەرجی و ئەمانە و چۆن بەست بۆ بەیەکەوە باسی بابەتی کەوان تاکەوان بەرنامێکی گرنگ بوو بۆ خەڵک بۆی ئێواران لە بابەتە تەندروستیەکانی یاسایی ئەدەبی وەروە عیرفانی و ئابوووریەکانی شتێبگا لێک بەرناماکە لەسەر بابەتی اقتصادی ئیسلامی بۆی بەرچاوڕوونیەکە بێ بۆ کەسانی لە ئاینی پیرۆزی ئیسلامان چ لە زەکاتەوە تاگاتە بابەتی بەهانا و چوونی هەژاران لێ قەوماوان تەنانەت بابەتی نرخیش لە ئاینی پیرۆزی ئیسلام ڕێپێدراوی کە دوو ئەوەندە نرخ بەرزکەیتەوە بەڵام نەیوتوە هەر ئەبێ بیکەیت ئەوەی کە من زۆر ئازێتیام ئەم چەند ڕۆژەی پێشجەژن بوو بازار دووم ئاژاتی و بەڵام بەڕاستی بازرگان و دوکانات بە خراپ خەرجکردنی خەڵک خۆی نرخیان بە ئاسایی بردەسەرەوە کە بەڕاستی وا چاودێریکی باشە بووە و خەڵکیش با خەرجی کەمتر کردایەتەوە من ئەوەی کە خەڵک ئاو هەڵە خەرجی کردبەوەی کە دوومە ئاشی وەرگرتووە زۆر ئازاریە زۆر پێی بێت تاقەت بووم چەند دڵم خۆش بوو دوو موچە هاتووە دە ئەوەندەی کە خەڵک ئەو بۆ خێراییە چێ پارەکەی خەرجەکە ئەیا بە خەرجی ناپێویست یەکسەر شتانێکە کڕێک کە ئەسڵەن دوایی لیشی پەشیمانە سوودیشی لێ نابینێ بۆیە ئەوەی کە دکتۆر با خەڵک تۆزێ دڵی خۆشت بکڕێوانی هەر داهاتێکت هەیە باشتر جیاکەیت و یاسایەکەیە 50 20 هەنێک کە سەڵێ 40 20 یاخودە شتێکیە زۆر ناخۆشە ئەوەی بۆ بەڵام بەڕاستی ئاخر ئەوەش نابێت ئەوەی ئەمڕۆ هەبوو خەرجی بکەیت چاوەڕێبی بزانانی بەیانی خوا چیە نێرێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕژ لەمە ڕاشتر نەبوو 6 مانگە خەڵکی چی نەکڕیوە خەڵک هۆشیارێکی خەرجی هەبێ زۆر زۆر گرنگە من پێشەوەی ڕخنە لە دوکانار و بازرگان بکرم ڕخنە لە خەڵکەگرم کە بۆ شوازە بێ ئەوەی بیر کاتەوە هەرچی بێ ئەیکڕێ هەرچی بێ خەرجی ئەکا ئەگەر بێت و ئەمە ڕێک بخینەوە دڵنیا بە بازاریش ئەو جۆرە خۆرکاری کاتە دکتۆر وەڵامە داینەوە کەوان تاکەوان تەندروستی و هەرچەنە بۆ دکتۆر زۆر بابەتەکان زۆر گرنگ بوو لە ڕۆ تەندروستیەکەیەوە لە ڕەمەزانە کە خەڵک چی بکە بەڵێ جانازم چیت کرد ئەوانی ئەو بابەتانی کە گرنگ بوو بڵێ پارسەردانی باشی کرد بەس ئەم ساڵ کەمترە بۆ بیارە و بۆ ناوچەی تر بۆ بابەتی عیرفانی و باڵێ دکتۆر خۆشت زۆر چێژە وەرەگر لەو بابەتانە بەتابەت لەسەر عوسمانی سێرازێستش لە ڕەمەزان چێ بۆ تەکیە ناچێت بۆ ئەوە وانە کورە کاکەوە باکم وانی ئەو شەوانە چوو بۆ تەکیە من دراوسێمێ تەکیەکە زۆر بینی و لێژم بینی ئەوە چاکڕانی ئەو بزانە غەڵەتێکم کردووە چوم داوای عفم لەخوا کردو ئەو چاکڕانی خۆتانە بەنسبەتی ڕەمەزان ئەم ساڵ بۆ نەگەڕام بەڕاستی لەبەرێکی وسم تۆزێک پشوو بم چکە بەڕاستی هیلاک بەڕاستی پێویستم بۆ بکە تۆزی ئیسراحەتکەم کە من لە ڕەمەزانی پارەوە ئەوەی پێیان پشوو نەبوو بەتایبەت ڕەمەزانی پار زۆر زۆر شەکەتیش بوو لەوەش زۆر بە باشی تێگەیشتوین کە مرۆڤ لە ڕووی جەستەییەوە چەندێک تێر بێ ئەگە لە ڕۆحێکەوە تێر نەبێ هەست بە ئاسوودەیی ناکە لاوانەیە هەست بە سکتێری بکەیت لاوانەیە لە برسان نەمری وەزم کەسیش لە برسان نەمردۆ تا ئێستا بەڵام کە لە ڕووی ڕۆحیەوە ئیسراحەت نەبووی ئارام نەبووی هیچت بە هیچ ناوێت بەڵێ بابەتی ڕۆحی ناتوانانی بە بیپێویت لە ڕووی زانستیەوە مەسەلەن ناتوانیکی بە توێژینەوەی زانستی بەڵام ڕێکخراوی تەندروستی ژیانی زۆر بە وردی ئاماژی بەوە داوە کە لانی ڕۆحیەکێکە لە گرنگترین ئاسوودەی ئارامەکانی مرۆڤ لە ساڵ 1940 شۆ باسی لەوە کردو بەڵام ئەوەی کە بۆ من گرنگ بوو لە ڕەمەزان و لە کەوان تاکەوانە جەهالەتی ئەو مایک بەدەسانە بوو کە لە ناو دەستگای میدیای کورساتی شاهەمانە لە ناو کورساتی یەک و کورسات نیوسی شاهەمانە هەتا ئاگاتە ناو دەستگاکانی ترکە کۆمەڵێک خەڵک لەبەرەوەی کە زۆر کامێران ڕوتێکەوە زۆر مایکە خەنە بەردەستیان زۆر هەن لەسەر تەلەڤیزیۆن و قساکرد بەڕاستی من الحەمدولله پاریش و ئەم ساڵیش بەسەوەیەکو میوان بێنە ئێرە باڵێکە وەکو هەندێک کەس هەیە نابێ وەکو میوان بێن
نابێ مەجالان بای کەوتم مایک بەدەست بام زای خوانە خواستە بەڵێ مایک بەدەستەکانی خۆشمان هەمانە بەڵێ مایک بۆ ئەوان ڕاگرنیان بەڵێ بەڵام غەڵەتەکە ڕەنگە نەیزانن ئەخر دەکە نایزانی نابێت دەمی لەرسوی ئەخر دکتۆر تۆ مەسەلەن ینی بۆ نمونە من 100 ساڵی تریش قسە لەسەر نالی و مەحوی و کوردی ناکەم شتێکی من نییە و لی تێ ناکەم قسە لەسەر اقتصادی ئیسلامی و غێری ئیسلامیش ناکەم لەبەر ئیشی من نییە بەڵام ئەگەر ویستم قسە بکەم پرس بە ئێوە ئەگەر ویستم بابەتێکی یاسایی بکەم پرس بە تۆ باشە بەڵام کە تۆ بابەتێکی تەندروستی بەس دەبڕی فڵانکە زۆر دەرەکەوێت مایکە خەیتە بەردەستی و مایکی بۆ ڕائاگری و کەسە گەوراک ئێوە بیرتان نەچێت کە چرکەیەکی ڕێکلامکردن لە کورتساتە $10 بەرەو سەرەوەیە تۆم کە ساهێنی نیو ساعت مقابلێکە نیو ساعت براندینی بۆکی بەڵام تۆ بێ بزانی براندین بۆ کێکی لەسەر ئەم شاشەیە ئەوەی کە بۆ من زۆر گرنگ بوو لە پاریش و لەم ساڵی شاکە ئەوە بوو کە ئێمە ئەو خەسانی کە میوانداریانەکەین لە ڕووی تەندروستی و بەتایبەتی ئەو کەسانە بێت کە لەسەر ڕێبەرزانستەکان قساکەن ئەو کەسانە بێت کە بڵێ ئاخر توێژین و لە فڵان شەم باسی فڵان شتی کرد بۆ نمونە من ئەتوانم گیان باشە بەسەر چاو ئێستا هەر لەو سێ بەرنامەمان کرد لەسەر ڕۆن و زەیت یەکێک لە باشترین زەیتەکان کە ئەکرێ خەڵک بەکاری بێنێت بۆ سوورکردنەوە زەیتی ئەڤۆکادۆیە بەڵام لە بازار شوشەیەکی بە 43,000 من 100 ساڵی تریش بە خەڵک ناڵم زەیتی ئەڤۆکادۆ بەکاربێنە بۆ سوورکردنەوە چکە من ئەزانم لەوانەیە لە ساعت 5 خەڵک بتوانە زەیتی ئەڤۆکادۆ بکڕێ نه بە خەڵک ئەڵێم زەیتی بۆ نمونە زەیتی گلۆبە ڕۆژەی کاشۆی خۆماڵی بکڕە زەیتی زەیتونی ڕاسانی خۆماڵی بکڕە بۆ هەم باشە هەم بە سوودە هەم لە توانای خەڵکایە بەڵام بە خەڵک ناڵم میوەمە خۆ ژەهرە کەسێکیش ناهێن مەستۆدیۆکەوە و ناهێن من بەرنامەکەوە کە بە خەڵک بڵێ میوە ژەهرە نان ژەهرە ئەمانە ژەهرن هەمووی فشەیە ئەو خەڵکەی کەوا قسە ئەکات تەنها کاری ئەوەیە کە خەڵک بەلای چەوتیا ئەبە لەبەرەوەی کە لە هەموو شوێنەکە خالف تعرف لە هەموو شوێنێکە کە تۆ جیاواز بوویت دەرئەکەوی کۆی کە ئەمریکەکان ئەڵێن یاساکان بۆ دانراوان بووی بشکێندن یاسا بۆ شکاندان نەدراوە چکە تۆ لە هەر شوێنەکە یاسات نەبوو کۆمەڵکات بۆ ڕێک ناخێت لەلای تشی ترافیک وانە با من لێ دەرچمەوە دیسانێت هاوڕێیان ینی ئێمە لە بەرنامەکەوان تاکەوان هاوکارمان ڕێزانخان بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز و بەرنامەکەوان تاکەوان کۆمەڵێک راپۆرتی زۆر جوانی بۆ ئامادەکرد ئاویژجێگەی دەستخۆشیە ڕێزانخانش لە ستافەکە ئێمە بوو بەڵام ئەو لە دەرەوە برادرانی کۆنتڕۆڵ گلەیمان لێمەکەن دەشی هەموو بەڕاستی ئێمە لەسەر شاشە دەرەکەوین بەڵام بەڕاستی ئەوانیش لەگەڵمانمان دوو ئەوانی جوەک ئێمە بە پەلەپەل ڕۆژیان شکانووە و نانیان خواردووە و هەوڵیەوەیان ناوە کە بێک و بەرنامەیەکی جوان بکەین جا ئێمە لە ڕۆژانی جەژن دکتۆر من و دکتۆر بیلال و دکتۆر هەڵگورت لە بەرنامەکە دەرئەچین بەڵام بە سپاسەوە هاوکارمان کاک ڕانکۆ کاک ڕانکۆ بەرنامی تایبەتان پێشکەشەکە و دوای جەژنیش دەچینەوە بەرنامەکانی خۆمان فایل و دیار دەست پێکاتەوە بەرنامی چارە دەست پێکاتەوە و دکتۆر بیلالیش بە هەواڵی ئابووری خۆشەوە بەردەوام لەگەڵتانە بێ بڵێ گرفتێک هەبوو کاک نایز گرفتێک نییە ئەوە دوای بەرنامەکە ڕێکەکەوین بەکەواتە لە ڕۆژانی جەژندا کاک ڕانکۆ بەنامەی تایبەتتان پێشکەشەکە بەڵێ ئەگەر شتێکتان وەڵام من یەک شتم ماوە چۆن جلە کوردیەکەم بۆ هێناوە نەیبڕیەوە بەریکەوەی بەرنامەکانی سپاس دانیشتنی زۆر مریح نییە بە سپاس دەکەین بەڕاستی وەڵاهی جا مشکلەمان هی پشتێنەکە چکە پشتێنەکەم ناوێت لەگەڵ وایە جام و کڵاوەکە کڵاوەکە زام دیارە مشکێکە ژەر دیارە مشکێکەش دیارە کەواتە نامانێت سپاس نامانەوە دەستخۆش دکتۆرەوە جەژنە پیرۆزە و کۆتایی دەست پێ بکەین ڕووکەمەشۆ ڕۆژ و تاعاتان قبول بە گەورەی خۆتان لە گوناحی کەسەکانی تر ببورن لە بیرتان بێ کینە بەرامبەر هەر کەسێکە هەتان بێ وەک ئەوەیە کە تۆ قاپێک ژەهر بخۆیتەوە بتوێ بەرامبەرەکەت کوژێ هەر کینەیە هەر ڕقێ هەر داخێ لە کەسێکە لە دڵتا هەبێ تەنها خۆ دەکوژە هیچ لە بەرامبەرەکە و ناکە ئەگەر ئەمە من پڕکەم لە ژەهر و بیخۆمەوە دڵنیابن ئێوە هیچتان لێ نایە لەبەرەوە بۆ سەلامەتی و ئارامی ڕۆحی خۆتان گردنی و کەسانە ئازاد بکەن کە بە هەر جۆرێک بەویست و بەناویست غەڵەتی بەرامبەر کردوون لە دەرگایاندان پێڵاوی بخەنە سەر سەرتان لە دەرگاشیان نەدان ئێوە گەورەی بنوێن و بڕۆن لە دەرگای ئەوان بن لە دوعا خێرەکانتان ئێمەتان لەبیر بێ خوا مبارەکی کا هەموو ساڵە بەخۆشی
ئەگەرەوەی دکتۆر باسی کرد هەرێک لە ڕێی خۆیەوە جێبەجێ بکە ئەو کاتە دادگاکان هیچ کاتیان ئیشیان نامێنێ و ئێمە ژەکو پارێزەران دەچینەوە بۆ ماڵەوە و بە ئومێدی ئەوەی کە هیچ خێزانێک کێشەی نەبێ و لە ناو کۆمەلگادا هیچ کێشەیە نەبێ گیانی لێبوردەیی لە ناو هەموو کەسێک و هەموو تاکێکدا هەبێ دووبارە جەژنتان پیرۆز بێ بە هیوای ئەوەی کە میوانێکی ڕۆحسوو بووبین لە ئێوارانی ڕەمەزان لە ماڵەکانتان دووبارە جەژنتان پیرۆز بێ بەڵێ جەژنتان پیرۆز بۆ خاوەنبارێکی کە هیوادار هەمووتان لە خێر و خۆشیابن و هەمیشە ئابوورێکی زۆر زۆر باشیشتان هەبێ ئینشەڵڵا دەستیش بۆ پارانەوە بگرن کە وەریان گرتووە چونکە مانگی چواریشێ بەس دوای ئەوە ئینشەڵڵا هەر بەردەوامە بێ بەس زۆر دڵنیا من هەموو ئێوارێگەڵم ئابوورێکی باشتان هەبێ برادرانی کۆنتڕۆڵ کارکاروانکەری ئینشاڵڵا وەڵای لەوتی تۆڵی ئابووری باشمان هەبێ ئێمە ئابووریەکەم ئاخرا بۆ دیارە لە گیرفانمانە بەس کاکەوەتان ناوەستە باشە و ئینشەڵڵا باشتیش هەبێ جەژنتان پیرۆز بێ هەر لە خۆشییا بن هەمیشە دڵتان خۆش بێ ئەم جەژنە ڕەنگە جیاواز بێ لەگەڵ چەند جەژنی ڕابردووە خۆشبەختانە لانی کەم ئاهێک بە دڵ و بە گیرفانی خەڵکدا هاتوۆتەوە ئەم دڵخۆشیە بخۆزنەوە بۆی کە ئەگە دڵی یەکێکتان نێشاندووە بچن و سەردانی یەکتر بکەن و مەڵێت با ئەو بێ من هەتاونێ من ناچم چاوەڕێکردنی یەکترە بەیتمان ناگەێنێ بێت شێمان ناگەێنێ ڕق بە هیوایەوەی خۆشەویستی زیاتر بەخشکێن لە نێو یەکترە شەوی ڕەمەزانیش لەگەڵتانە کاتێک خۆش ماڵتان ئاوەدان دوای بەرنامەکە ڕێکەکەی بزانین بەرنامەی جەژن چۆن بکەین و هەر شاد بن.